gelek caran tê gotin ku şanoya herî mezin şanoya jiyanê xwe ye. Grupek şanogerê Kurd ji Slêmaniyê hatine Swêd di hindir projeyeke mezin da. Navaroka şanoyê destê xwe dide ser birînên herî Kurd di jiyana gelê Kurd de. كوتنا بسوي إيدي أو قفلي زاري بزاندو وتي حسن بوخا كفيلوزا بجاني باتي أو قارمانانا بوغر موت كبرداني كأم قادرماني بيرازا وتوا أبي ريشي جرقوري خولا كانم بيج روخاني بروسكي آي يوصدانا كمان بيا هرگيز ريقدان كنادا شانو وکه جورeyeke kevnare ya derbirînê dikarî bi hezarê salan jiyanê bike. Bibe peyamberê şabûn û dilxweşiyê lêberî wê jî dikarî bû bibe peyamberê derd û kulên mirovan. Awêneya trajîdiya mirovahî ye. خور و باڵندەیە سکسووکەکان هەمووتانم خۆشەوێ چونکە لە گوڵەی خوشکمەکەم îro li ser sekûyeke biçûk bê ronahî û efekt sê şanogerên jin ji Slêmaniyê hatine Swêdê de ku yek ji mestirîn trajîdiyên dîroka Kurdan bi zimanê hunerî pêşkêş bikin. هەرلەم قادرمەیەوە بۆنی ڕۆحی ژنێکی کوژراوەکەم کە هەموو بەیانیە بەیانی Peyam gihîşt û şanoyê dikarî hêsiran ji çavê gelek bînaran birêje û gava ku peyam digihêje derûna peyamberan rehet dibe. ئەوەی جێی شانازی ئێمەیە کە جەماوەرێکی زۆر لەو کوردە بەڕێزانە هاتبوون بۆ ئەم نمایشە شانازی بە هەر یەکێک لەوانەوە ئەکەم کە من لە خزمەتیان نابم و بتوانم دەربڕینی هەستی خۆم لە ڕێگەی شانۆوە بتوانم باسی کەلتوری میلەتەکەم باسی کێشەی ئافرەتی کورد بکەم لە ڕێگەی هونەرەکەمەوانیە و ئەوانیش بەو شێوەیە بەو ڕێزلێنانەوانە یعنی نازان باسی چیتان بۆ بکەم ئەمنە خۆشحاڵی خۆم دەرئەبڕم بەرامبەر بەو ئیشەی کە کراوە و ئەو دوو برا و خوشکە کاکە زاهیر و لەگەڵ ئاشناخان ئەو ئەرکەیان کێشا و ئێمەیان دەعوەت کرد بۆ ئێرە و هاتین لەو میهرەجانە گەورەیە کەوا بەشداریمان کردووە. هەستێکی زۆر زۆر خۆشمانە بوو چونکە ئێمە لە وڵاتێکی خەریبیین هاتووین ئەمان بەسەرەکەینەوە ئەمان بیری زویان کەوتەوە کە ئێمە شانۆگەریەکەمان باسی چەند شتێکی مێژوویی کۆنە و باسی ئافرەتە لەگەڵ هونەرمەند بەدیعەدارتاش و تەرزە هاتین بۆ ئێرە. بەڕاستی ئەو بینەرەی لێرە بینیم بینەری تایبەتن ئافرین هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە تاسەوە بوون یعنی کە جمهور ئەبینی بینەر ئەبینی لێرە بە تاسەوە بوو بۆ ئەوی کە شتێکی زۆر جوان ببینێ لێرە دەستیان خۆش بێ و سپاس. Grupa şano dêberê xwe bide bajarê Vestros ku heman şano bilîze. Serdana vê grupê bo Swêdê amade bûye bi alîkariya şêwekar Aşna Ehmed û Zihêr Eberreş ku derhênerê vê berhemê ye. Ev beşeke ji projeyeke hevkariyê di navbera mozexaneya bajarê Vestros û komeleya huner bo zarokan de. Projeya bi navê Jinên Diyar li Rojhilata Navîn ji gelek beşan pêk tê û şano jî yeke ji wan. لە باشووری کوردستانەوە هاتوو لە کۆمەڵێن فالکراوەکان 182,000 کوڕ و کچ و گەنج و پیریان لێبردین هەر بە زین و ئیزدینە بەچاڵیان کردن زیاد لە 200 کچی جوانیان لێ هەڵبژاردن و ڕەوانەی مەلەهەکانی وڵاتە عەرەبیەکانیان کردن منیش یەکێک بووم لەو هەرزەکارانە. بۆ باشە مامۆستاگیان تۆ قەت لە ژیانتا خۆشەویستی نەکردووە. Li gor projeyê diviya bû ev şano tenê li bajarê Vestros bête pêşkêşkirin.
لێ bi alîkariya Sentera Kurdî ya salmezinan û handîkapan û hevkariya Komeleya Drama Kurdî dikarî jîngehekê biafirînin ji bo ku Şanû li Stockholm jî bête pêşandan. باسی هەموو کارەساتەکانی کوردستانی کرد لە ناخۆشی لە ئەنفال لە کیمیابارانی ملەتی کورد هەموو ئەو ئەحداسانەی بەبیری مەهێناوە. شانۆ ڕەنگانەوەی ژیانی هەموو مرۆڤێکە. ئێمە کە یەین شانۆیەکەکەین یا فیلمێکەکەین یا درامایەکەکەین هەڵبەتە هەموو کێشە کۆمەڵایەتەکان بەخۆشی و ناخۆشی ئەهێنینە سەر شانۆ یان چوارچێوەی تەلەڤیزۆن یا لە سینەماوە نیشانەین. خوێنی لێدانی دەستە زبرەکان خوێنی شەوی بووکێنی